بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. دوێنە شەو لە خزمەتتانە باسی شەهیدی سوژدەمان کرد، ئیمامی عەلی، شەهیدی مەزلوم بەدەستی خەڵکێکی نوێژخوێن، ئیمامی عەلی رضی الله تعالی عنه. هەندێک لە مەواعیظەکانیمان باس کرد، ئامۆژگاریەکانی ئەو بۆ ئێمە چییە، لە خزمەتیا بووین. ئەمڕۆ هەنێکی تر لە ئامۆژگاریەکانی باسەکەین. یەکێک لە ئامۆژگاریە زۆر مهمەکانی طبعا ناوی لێنراوە الئیمام الفەصیح، ئەو ئیمامەی کە زۆر فەساحەت و بەلاغەتی بەقووەتە. ئەفەرمێ ئین النعمة موصلة بالشكر، هەرچی نعمەتی خوا بە تۆی داوە ڕەبتی بە شکری تۆ هەیە. والشكر معلق بالمزيد، والشكرش حتما پەیوەندی بە زیادبوونی نعمەتەکە و دەوامی نعمەتەکەوە هەیە. وهما مقرونان في قرن، ئەو دوانە پێکەوە لە چکاون بەیەکە چۆن شاخێک پێکەوە بە هەمان چەشن، ئەماژ ئەبەو شێواز. فلن ينقطع المزيد من الله حتى ينقطع الشكر من العبد. قد مزيد لخوا کۆتا نابێ إلا کاتێک نەبێ کە ئینسان واز لە شکر ئەهێن. طبعا نعمەتەکانی خوا جەل جەلالوه زۆرن بەسەرمانەوە، بەڵام ئێمە طبعا شکر لەسەر کەمێکیان ئەکەین یا شکرێکی گشتی ئەکەین. علەما لە مەسەلەی شکرە زۆر شتیان فەرمووە. خوای گەورە لە قورئانە فەرموویەتی لئن شەکەرتم لەئەزیدەنەکم، ئەمە وعدی خوایە، شکرێک کرد خوا بۆت زیادەکە نعمەتەکەت. ولئن کەفەرتم، ئەگەر کفرت کرد ئین عەذابی لەشەدید، نعمەتەکەت لێ وەرەگرێت تووڕە ئەبێت. ئەگەر ئێستا هەرێکێک لە ئێمە دیراسەی نعمەتەکان بکەین بەسەر خۆمانەوە، وەرە نعمەتی لەش ساغی. بەتایبەتی گەنجەکان زۆر دوعا بۆ چاوتان بکەن. تەمەنێکی لە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئێمە تەرکمان کردو، اللهم عافني في بدني، عافني في سمعي، عافني في بصري. لە پیریا وەردەوردە ئینسان لەدەست ئەدا، هەنێکمان لەدەست هەنێکمان لەدەست نادن. هۆکاری چیوە؟ هۆکاری ئەم شکرەیە. چەندێ شکری خوا ئەکەی، چەندێ سوپاسی ئەکەی لەسەر ئەم بینینە. تصور کە هەرێکێک لە ئێمە ئێستا تەسەووری ئەم نعمەتە گەورە و جوانە ناکە، کاتێ تەسەووریەکە لە خوا لێتەسێتەوە لەدەستی ئەدەی. نعمەتی زمان، نعمەتی دان، ئەزان چەند نعمەتی دان گەورەیە، چ جەماڵێکی بە تۆ داوە. یعنی بیرکەرەوە ئەم دانە ئەم هەموو خواردنە بەهاڕە بێنە بەچی باش ئەم هەموو سوپاسیەوە. وەڵڵی لەسەر تیکێنان کە ئینسان ئەیخوازانی چ سوپاسێکیەوە، چ نعمەتێکیەوە. نا وەستانت بە پێوە ئەتوانی بۆستی بە پێوە. بۆ سوپاسی خوا ناکەی کە ئەتوانی سوژدە بەری. چەند کەسێ هیچ پشت ئێشەیە گوای لێ ئەکە نەتوانێت سوژدە بەری. هەموو ئەمانە مەیدانی سوپاسی ئێمەن بۆ خوا جەل جەلالوه. نعمەتەکان بێ ئەنداز. وەڵڵا یەکجار قومێ ئاوت خواردەوە، ئەبێ سوپاسێکی زۆر گەورە بکەی. ڕاغیبی ئەسفهانی قسەیەکی هەیە، ئەفەرمێ خوا نعمەتی چێژ و بێچێژی بە تۆ داوە، هەردووکیان. لەزەت لە شیرینی ئەکەی، لە سوێری ئەکەی، لە ترشی ئەکەی، لە ئەنواع و ئەشکال لەزەت ئەکەی. کورە لەزەت لە بێلەزەتی ئەکەی، لە ئاوەکەی ئاو. هیچ تامێکی نییە تۆ چێژی لێ وەرەگرێت. ئەوەش هەمووی نعمەتی خوایە بەسەرمانەوە. چ نعمەتێکی فرە و گەورە هەیە بەسەرمانەوە. ئەمە هەمووی سوپاسی ئەوێ. ئەمڕۆ لەسەر سفرەیەک دائنیشی بە دڵی خۆت ئەتوانی نان بخۆیت، سبەینە ناتوانی. ئەبێ سوپاست کردبێت بۆی دەوامی ئەم نعمەتە بەسەرتەوە هەبێ. ئێستا ئەمڕۆ ئێمە بەعام سفرەمان پڕ و ڕازاوە و جوان و تەسەورکەن چ شکرێکی خوای گەورەمان کردووە لەسەری. هەندێک جار ئەلحەمدولایە هاتووە بە زمانمان و دڵمان بێهۆش، کوڕەوێ بەڕۆح سوپاسی ئەم نعمەتانە بکەین. دۆستێکم لە ئەفریقیا ئەبوو بیلال، ئەیوو بە خەڵکەکەم ود لە خورما ڕۆژووی پێ ئەشکی، ئەیوو هەموو بیستە بوویان، بەس کەس نەیخواردوو، کەس خورمای نەخوارد. ئەیوو بە جوهدێکی زۆر گەورە خورما بگەیانە ئەوێ هەر کەسە یەک خورما مەدایە، نەمەتوانێ بیکەم بە دوان بووی. ئەیوو خورماکەیان ئەخوارد و ئاویان بەسەرە ئەو ڕۆژە ئەیوو ئەگریان سەیری خورماکەیان نەکرد، ئەوەنە بەلایەنە چێژیان لێ وەرەگرت.
ئەی بۆ سبەی نەسێرەکەم ناوکی خورماکە لە گیرفانیانە هەمویان ئەیخەنە دەمیان و ئاوی لەگەڵا ئەخۆنەوە چکەیتە خورمان نەما ئەڵێن مادام پێغەمبەر صلی الله عليه وسلم بەمە ڕۆژ و شکان لێ تەسەووری ئەمە کە ئەو هەموو خورمای لێوا کەوتووە ئەم نیعمەتە جوانە کە ئەمڕۆ هەتە دیقەت بدە لە نیعمەتەکانی مادە کە خۆی گەورە پێ عەتا کردووی هەنی ئێستا زۆرینەی پیرەکانمان ئەلحەمدولیلا خاوەنی ماڵی خۆیان خۆڕۆ ڕۆژێک لە ڕۆژان ئەمانە ڕوت و ڕەجاڵ بوون هیچیان نەبوو کاتێ ژنیان هێنا خاوەنی هیچ نەبوون خوا نیعمەتی بەسەرا داباراندن سوبحان الله سووڕی ژیان ئاوایە ئەم عەبدە سەرەکەوێ ئەبێ سوپاسی لەسەرکە بۆیە ئیمامی عەلی ئەم مەقولەی زۆر گەورەیە مەزیدی خوا زیادەی خوا ڕەبتی بە شوکرەوە هەیە قەطعی زیادەکەش لە تۆ نیعمەتەکەی لێ سەندیتەوە هی ئەوەیە کە تۆ شوکرێ نەکردو بۆ شوکری خوا ناکەی کە دەرکی داویت عەقڵی داویتەتی بۆ شوکری ڕەب العالەمین ناکەی کە تۆ ئەهلی مزگەوتی لە دەرەوەی مزگەوت نییە بۆ شوکری ڕەب العالەمین ناکەی کە خوا جەل جەلالوهو بە شێوازێکی جوانی وها تۆی خەلق کردووە لە ناو کۆمەڵگایە بێزراو نیت بۆ شوکری ڕەب العالەمین ناکەی کە تۆ یەکێک نی لە نەخۆشەکانی هیوا بێهیوانیت لە هیوا کە ئەمانە هەمووی نیعەمی گەورەن دەرکی پێ ناکەین بۆی ئینسان لە نیعمەتەکانە کاتی هاوارەکە خوای سوپاسی تۆ ئەکەم کەما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك خوای سوپاسی تۆ ئەکەم بە شێوازێکە لایق بێ بەڕووی تۆ یا ئیلاهی لایق بێ یا ئیلاهی بەوەی کە لە عەزەمەت و گەورەی تۆ حەمدێکی بچووکی من چیم ئاخر بیکەم یا ئیلاهی لەناو ئەم عەزەمەت و نەعەمەت زۆرەی تۆیە والله لەسەر هەناسەدانێک کە ئێستا ئێمە ئەوە بە مرتاحی هەناسە ئەدەین دەرک بەم لەزەتە ناکەین بەم چێژە ناکەین ئەزانین چ شوکرێکمان لەسەر دۆستێکم یەکێ لە نزیکەکانی هەناسەی سەناعیان بۆ دانابوو هەموو شەوێ ئەوایە 700,000 بدایە مدەتی خۆیان بڕیان کرد مدەتێکی تر موسڵمانان هاوکاریان ئەکردن انقطاعیان کرد عائیلەک هەموو پێکەوە ئیفلاسیان کرد بەتەما بوون سیارە و ماڵ و هەموو شتێ بفرۆن لە پێناوی هەناسەی کەسێکە کە تۆ ئێستا دەرکی پێ ناکەیت و ئەم هەناسە جوانانە ئەدەیت و بەسەر تا تێ ئەپڕ بۆیە ئەگەر ئێمە لە ڕۆژانە 100 جار 1000 جار ملیۆن جار بڵێن ئەلحەمدولله هێشتا هیچمان نەکرد و هیچمان نەوت جەماڵی خوا جەل جەلالوهو لە ئەلحەمدولله زۆر شیرین دەرئەکەوێت هەر جارێ لە نوێژەکە تاوتێ ئەلحەمدولله رب العالمین لەو ئەلفولامە تێبگە طبعا لەوە چێمە لە کوردیە ئەگەر بیکەینە کوردی ئەڵێن سوپاس بۆ خوا ناکاتە سوپاس بۆ خوا ئەو ئەلحەمدولله ئەو ئەلفولامە یعنی هەرچی سوپاس هەیە لەم سەرزەویە هەرچی سوپاس هەیە لەم گەردونە هەمووی لایق بە تۆ ئێ ئەخوایە بۆت بەرزەکەمەوە ئەڵێ للهی یعنی هەرچی سوپاسە هەری خۆتە مڵکی خۆتە نعمت هەری خۆت سوپاس هەری خۆت یا رب العالمین بۆی ئینسان لە نوێژەکانە هەموو جارێ بۆ ئەوەنە تکرار ئەکاتەوە الحەمدولله رب العالمین الحەمدولله رب العالمین ئەبێت تێبگە لەمە ئەمە بۆ نیعمەتەکانی تۆیە تا لێت وەرنەگیرێتەوە بۆیە ئینسانی ئیماندار فەضلێکی زۆر تایبەتی رب العالمینی بەسەرەوەیە کە ئەویش فەضلی شوکرە والله ئەبێ کە دایک و باوکی خۆت ئەبینی ئەبێ لە ناخی دڵتەوە هاوارکە الحەمدولله چەند کەسەیە ئاوە لە ماڵەوە سێرەکە و دایک و باوکی خۆی نابین کە ئەولادی خۆت ئەبینی الحەمدولله براو خوشکی خۆت ئەبینی الحەمدولله بەناخ خزمت ئەبینی الحەمدولله بەناخ هاوارکە هەمووەمان نیعمەتن ئەمن و ئاسایش ماڵێک ئەبینی لەسەر سفرەکە دائەنیشی ماڵێک و ترست نییە غەمت نییە الحەمدولله یا رب ئەم نیعمەتە گەورە جوانە ئەزانی ئەگەر دوژمنداروی چ ژیانێکت هەیە چ کولەمەریەک ئەژی بۆیە هەر یەکێک لە ئێمە زۆر گرنگە بەدڵ بیر کاتەوە ئەی گەنج فکری گەنج زۆر جوڵاوە ئەتوانێ بیر کاتەوە وەرە دانیشە بیرکەرەوە لەو نیعمەتانەی خوا بە تۆی عەتا کردو جاری وهەیە گەنج ئەبینم یەت ئەڵێ ماوەسا وەڵڵاهی من لە دنیا ئەمە ئیوسم هیچ نییە ئەوان کورە چۆن هیچت نییە ئەی گەنج خۆ ئەگەر هیچ نیعمەتێکە نەبێت دایک و باوکت هەیە خۆ ئەگەر هیچ نیعمەتێکە نەبێت لاشەی ساغت هەیە بۆ نیعمەت بەس پارەیە پارە چه قیمەتێکی هەیە لە بەرامبەر ئەم نیعمەتانە ئەم کاغەزە چییە چه حرمەتێکی هەیە بۆیە بەڕاستی بە معنای کەلیمە و بە دڵ ئەبێ ئێمە شکری خوامان کردبێ ئەم قسەی ئیمامی عەلی هەموو کاتێک ئەم ئامۆژگاریە گەورەی ئەم پیاوە عەزیمە لە زیهنمان نابێ ئەگەر شکرمان کرد معلق بالمەزید خوا بۆمان زیادەکە شکرمان نەکرد لێمان ئەگرێتەوە
موعظەی دووەمی ئیمامی عەلی باسی قسەی نەرم ئەکات. ئەفەرمێ من لانت کەلیمەته وجبت محبته. هەر کەسێ لەسەر خۆ هێمن قسەی کرد، نەرم قسەی کرد، وجبت محبته. ئەمە قاعیدە و یاسایە لای ئیمامی عەلی. خۆی گەورە خۆی ئیتر ئەو کەسە خۆشەویست ئەبێ لەناو کۆمەڵگا. هەر یەکێک لە ئێمە ئەمە زۆر گرنگە بۆی، بانخواز بێ غەیری بانخواز، ئەم نەرمی لە قسە، هادیئی لە قسە، هێمنی لە قسە. بڕواکەی جاری وا هەیە گەنج لە خۆیەوە بەرزی قسە ئەکە، پیر لە خۆیەوە تووڕە ئەبێ، عاجزە بێ، نەرم قسەکە وەجەبەت مەحەبەته. جاری وا هەیە پیرێک دائیمە کێشەی هەیە لەگەڵ مناڵەکانیە، لەگەڵ خزمەکانیە، ڕێک ناکەوێ، تەرتیب نابێ بۆی. هۆکارەکەی چییە؟ من لانت کەلیمەته وجبت محبته. قسەت نەرم کەرەوە، هێواشکەرەوە، طەبیعەتی خۆت ڕاگرە، تووڕەیەکانە بوەسێنە. ئینسانی ئیماندار جەماڵی ئەم بەو نەرمیەتی. باشە ئەو کەسانەی ئێمە مخاطبیان لەگەڵاکەین چین؟ بە ئەندازی فرعون خراپن. دی رب العالمین لە بەرامبەر فرعونە ئەفەرمێ بە موسى عليه السلام لەگەڵ هاڕونە وەقولا له قولا لينا، لەگەڵ ئەم پیاوەستەم کارە زاڵمە درڕندەیە کە ئەڵێ من خودام لەسەر زەویە، من پەروەردگارم، ئەفەرمێ قسەتان نەرم بێ لەگەڵ، هادئ بن لەگەڵیان، هێمن بن لەگەڵیان. ئەم ئامۆژگاری ئیمامی عەلی زۆر گەورەیە، تایبەت بۆ بانخواز و دوعات و ئەوانەی کە خۆی گەورە شۆرەتێکی داونەتێ، ئەبێ زۆر ئاگایان لە بابەتی لەسەرخۆیی و هێمنی بێ لە خیتاب و لە قسەکردن و لە وتەیانە. حتا وەکو قسەیان نەرمتر بێ، هادئتر بێ، لەسەرخۆتر بێ، جوانتر ئەچێتە دڵەکانەوە. گرنگ نییە ئینسان هەڵچوونێ بکاتەوە، نا نەرم لەسەر خۆ ئەم کەلیماتانە خۆی گەورە خۆی ئەیگەێنێ. ئێمە زۆر جار گەنجی وا هەیە وا تەسەوڕەکە کە ئەبێتە بانخواز، وا هەستەکە ئەگەر مەسەلەن شتێکی جیاواز بڵێ یا قسەیەکی تونند کارەوە چێ جەماوەرێکی بۆ زیاد بێ، ئەوانە هیچ نییە. ئەگەر خوا بڕیاریدا ئەم کەلیمەی تۆ بگەێنێ، ئەمە تۆ لەسەر زەویە بەگوێ هەموو عالەمە ئەگات. ئەگەر قەراریشی نەدا بیگەێنێ ونە بێ. مۆسا مەلا ئەبوبەکری موسەنیف هەیە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ، مەلا ئەبوبەکری موسەنیف خەڵکی چۆڕ لە مەنتیقەی مەریوان، زانایەکی زۆر گەورەی شافعی مەزهبە، و کتێبێکی زۆر عەزیمی هەیە کە هاتووە شەرحی منهاجی کرد. کتێبەکەی ئەمساڵ الحەمدلله بە چاپ گەیشتووە. طبعا سەرەتا کە ئەم کتێبە ئەنووسێ لە شوێنێکی چۆڵ، خەریکی ئەم کتێبە نووسینەیە، شەو لە خەوا بە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگات. ئەفەرمێ کە بە خزمەتی ئەگا کتێبەکەی بۆ ئەبا. ابن حەجەریش کتێبێکی نووسیوە لە شەرحی منهاجە تحفە، هەردووکیان پێکەوە کتێبەکە بن بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەفەرمێ ئەوەی ابن حەجەر ئەوە فڕێ ئەدا بە ئاسمانە، بڵاوە بێتەوە، پەڕەکانی هەرێکی بەلایەکە هەوایی بە. ئەمەی مەلا ئەبوبەکری موسەنیف ئەیگرێت و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سێرێکی ئەکات و ئەیخاتە ژێڕانی خۆی. ئەفەرمێ کە بەیانی هەڵەسێتەوە بۆ خەڵکی ئەیگێڕێتەوە معەبیرینی خەوەڵی خەوی زۆر سێرم بینی. ئەڵێن وەڵڵاهی کتێبەکەی ابن حەجەر بە هەموو دنیای بڵاوە بێتەوە، بەس کتێبەکەی تۆ ڕاستە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم قبوڵە، لێ دووەرگیرە تەواو کێشەت نییە، بەس بڵاو نابێتەوە. دوای زەمانێکی زۆر ممکنە بڵاو بێتەوە. تەسەوورکەن 300 ساڵێک دوای خۆی اینجا کتێبەکە چاپە کرد، بەڵام حەقەکە کە وتی تۆوەکە لە کاتی خۆی هەر گەیشت. ئەمڕۆ کە چاپکراوە لەوەچی ئەمڕۆ زەڕورەتی موسڵمانان بێ کە خوا ئەو دەرفەتەی پێداوە. بۆیە هەموو کەلیمەیەکی نەرم کە تۆ ئێڵێ هادی ئیشێک ئەکەی بۆ خوا جەل جەلالوه، دڵنیا بە شوێنی خۆی ئەگرێ ئەوە وەجەبەت مەحەبەته. مەحەبەتەکەی تۆش بڵاوە بێتەوە لەناو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. وەکو ئیمام لە دەرسەکانی پێشوە دەرسی پێشوە عەرزم کردن، زۆر کەس هەیە لە عولەمای گەورە مردوون، ئەعیانهم مەفقودە، باشە عینەکەیان نەماوە هیچ، بەڵام سبحان الله هەر ئەم عەبدانە خۆی گەورە ئاوا دەروی کردو ئەم عولەما زانە گەورانە، بەڵام ناو و ذکریان لە ناو عالەمە هەر ئەمێنێتەوە. کۆتا کەلیمە بەسەریعی لە خزمەتانە، ئیمامی عەلی ئامۆژگارێکی تری هەیە باسی مشۆرەتەکە. ئەفەن زۆر مشۆرەتکە. ئەفەرمێ المشاوەرەة حصن من الندامة وأمن من الملامة. مشۆرەتکردن بە خەڵک و ڕەفیقان و دۆستان و خۆشەویستانی خۆت وهاد لێ ئەکا لە پەشیمانی دوورت ئەخاتەوە، وهاد لێ ئەکا تووشی لۆمە نەبی، دوای سەرزەنش نەکرێت لایەن هاوڵ و دۆستەکانتەوە بۆ قسەت نەکرد، بۆ مشۆرەتت نەکرد، بۆ پێت نەوتین. بەڵام ئەبێ زۆر ئاگامان لێبێ مشۆرەت بە ئەهلی مشۆرەت ئەکرێ.
جاری وایە پرۆژەیەکی زۆر گەورەت هەیە بە کۆمەڵی کەسی جەبان ئەڵێ پرۆژەیەکی ئەوام هەیە هەموو ئەڵێن نابێ و ناکرێ و ئەمانە ئینهیار دەکەن ئەوێ بە ئەهلی خۆی ئەهلی اختصاصی خۆی بگەڕی کێ ئەهلی ئەو مشۆرەتی لەگەڵەکە پێی بڵێ ئایا ئەم شتە بکەم نەکەم ئەم هەنگاوە بنێم نەنێم ئایا موفق نیم تۆ چۆنی ئەبینی زۆر گرنگە تەسەوور کە ئەگەر مشۆرەتت کرد چەندین عەقڵ لە پرۆسەیەکە کۆ کردەوە گوێمە دەرێکە لەوانە حەزەرت ئەداتێ حەزەرەکە بە هەند وەرگرە کەسێک تەشجیعت ئەکات تەشجیعەکەش هەر بە هەند وەرگرە هەر هەمویان پێکەوە کۆکەرەوە لای خۆی گەڵاڵەکە قسەکانیان بنووسە سیرکە متابعەکە اینجا بڕیار بدە لەسەر ئەوەی کە خوا جەل جەلالوه کامیان ئەخاتە دڵتەوە تەسبیتی ئەکات جێبەجێ هەر یەکێک لە ئێمە لەم کاروباران ژیانی ڕۆژانەمانە لە کەسابەتمانە لە ژیانمانە لە خواناسیەکانمانە لە بەخشندەییمانە لە بەخشینمانە هەمووی پێویستمان بە مشۆرەت هەیە تایبەت مشۆرەت بە زانایان کۆتا قسەم لە خزمەتە دۆستێک ئاهدی کردبوو لەسەر خۆی وتوی خۆیە ئەگەر بووم بە مەعاشخۆر هەموو مانگێ نیوەی مەعاشەکەم لە پێناوی توێ ئەبەخشم ئەخرە مەرجە زۆر قورسە مەعاشە زیادەکە ئەرکە قورسەوێت تۆ نیوەکەت پێ نابەخشرێ طبعا دواتر وردەوە پێی نەئەبەخشرا زۆر بەلایەوە زەحمەت بوو بەشی نەئەکرد ئەو ڕێژە پارەی وەرەکە نیوەی ئەدا بەخێر نیوەکەی تر هیچ ئەوە قەرزار بووە بە قەرزی کردا فریانە ئەکەوت خەریب و خۆی خێری پێش وتی ماوەسە فریا بکەوە عیلاجێکم کەوتم عیلاجی تۆ مشۆرەت بوو یەکەم جار ئەبێ لە زانایە بپرسی بڵێ چی بکەم تۆ نەزرێکە کردووە لەگەڵ خوای خۆتە ئەبێ نەزرەکە جێبەجێکەی شەریعەت چۆن لە نەزرەکە هەڵەوەشێنیت هەڵناوەشێت پەیمانە بەخواداوە ئەوێ پەیمانەکە جێبەجێک بەڵام لەبەرەوەی مشۆرەتت نەکردو لە ئەهلی خۆیت نەپرسیوە تووشی ئەم گیرۆدەیە بوو ئێستا فەرموو خۆت خێرە پێش خۆت داما و زەلیل کردو خۆ ئەگەر پرسیاری کردایە زۆر بە تەبیعی نەیکردایەتە مەرج لەسەر خۆی بەس ئەمەنە خوایە ئەگەر تەعین بووم ئاوا ئەکەم خوای گیان ئەگەر لطفێ لەگەڵا کردم ئەم ڕەحمەتت بەسەر منە باران چەندێک توانیم چەندێک دەسەڵاتم هەبوو لەم واریداتەی کە دێتە لای من شتێکی لێ ئەەکەمە خێر لە کاسپیشە هەروای مەرجنی هەر مەعاش هەموو شتەکانی ژیان مەرجێکی قورسی وا لەسەر خۆت دامنە دەرەقەتی نەی ئەها پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەندێک لە هاوڵان دێن ئێمە هەموو شەوێ بێت تا بەیانی شەو نوێژکەین هەموو ڕۆژێ بێ هەر بە ڕۆژوو بین ژن هەر ناهێنین هەموو خەریکی عەبدایەتی بین نەهیان لێ ئەکەن فمن رغب عن سنتي فليس مني لسنتي من لا لا مني لأمتي مني أبي بزاني شون ما ملأكي لقل دقكانا لقل شريعته مشورتك تشاود بكروا إن جا هنجا وكان بدا إن جا بريارة كانت بدا لعل أخوي قورا هموما أخات سر قوناغي سر كاتك سر وقتي هستانوي أمتي في غمر صلى الله عليه وسلم تابتوانين بمعنى كلمة خزمة كاريكي زور قوري أم بيام شيرين بكين خوي جان ئێمە ئەم شەو بەدڵ گوێمان بۆ ئیمامی عەلی گرت ئەمانزانی ئەو خۆشەویستە لای تۆ ئەمانزانی کەلیماتەکانی ئەو کەلیماتانێکی بیسراون لە مەلەکوتی ئاسمان و زەوی ئەمانزانی کە ئەو کەلیماتەکانی لای تۆ قبوڵە بۆیە ئەم شەو خۆمان خستە بەردەم نەشتەرگەری کەلیماتەکانی ئەو لەعەلە سوودێکی هەبێ بۆمان ئیلاهی دەی تو گەورەی خۆت ئەم کەلیماتانەی ئەو بکەرە چرایەکی ڕۆشن لە ژیانمانە ئەم مەوعظە و ئامۆژگاریانەی ئەو یا ئیلاهی بکرە ڕۆشنایەکی زۆر گەورە لە ژیانی ئێمەیە یا رب العالمین بیکرە ڕووناکی ناو گۆڕەکانمان ئیلاهی داوات لێ ئەکەین سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەینە ئیمامی عەلی رضی الله تعالی عنه سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە یا ئیلاهی بگەینە تەواوی هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەینە حضوری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیلاهی ئەگەرچی ئێمە شایستەی ئەوە نەبین سڵاو لە پێغەمبەرکەن صلی الله عليه وسلم بەڵام بەخوا پەروەردگارە بە ناخی دڵخۆشمان ئەوێ تو گەورەی خۆت سەڵات و سەلامی خۆت بەسەریا ببارێنە بە ئەندازی هەناسەی مەخلوقات ئیلاهی بە ئەندازەی دەنکی هەنارەکانی هەڵەبجە سەڵەوات بۆ دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنێرین و پێ بگێنە تو گەورەی خۆت یا ئیلاهی یەک ناومان لە خزمەتیا بێنە عەرزیکە کە ئومەتەکەی لە شەوێکی 25 ڕەمەضانە یەکێک لە ماڵەکانی خۆیان ئاوەدان کردەوە و هەر لەوێ سڵاویان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم نارد خوای گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت مەحەبەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دڵمانە زیاتر کە شیرینی ئەو لە ناخمانە زیاتر کە
بەخوا پەروەردگارە ئەگەر چی نوێژمان کەم و کوڕ بێ، ئەگەر چی تاعەتمان بێ کەڵک بێ، ئەگەر چی ڕۆژەکانمان بێ کەڵک بن، ئەگەر چی ئەتیکافمان بێ کەڵک بێ، ئەگەر چی دوعامان دوعای نەزانانە بێ، ئەگەر چی هیچ شتێکمان نەبێ بۆ تۆی بەرزکەینەوە، بەخوا محبەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە دڵا هەیە کە بۆ تۆی بەرزەکەینەوە. دەی ئیلاهی بەهۆی ئەو محبەتەوە دوعاکانمان قبول کە، بەهۆی ئەو محبەتەوە یا ئیلاهی تاعەتەکانمان قبول کە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئێمە یان زەمەنگ خەتامان کرد، ڕوڕەشیمان بەرز کردەوە لە حوزوری تۆیە، خەجاڵەتی خۆمان بەرز کردەوە و لەم مانگی ڕەمەضانە بۆ تۆ بە ڕۆژوو بووین، لەم هەناسەی کۆتایی ڕەمەضانە لە ماڵەکەی تۆیە کۆ بووینەتەوە. بەخوا پەروەردگارە ئەمانە هەمووی بە نیدای پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆ بووینەتەوە. بەدڵ ئەومان ئەوێ هەموومان هاتوین بۆ ئەوی پاکمان کەیتەوە، بۆ ئەوی لەو ڕەشی و پڵی گوناه نەجاتمان بدەی. دەی تو گەورەی خۆت ئەم شەوە بکەرەمایی خەیر و لێمان خۆش بە. ئیلاهی ئەم شەوە بکەرەمایی بەزەیی یا ئیلاهی لێمان خۆش بە. خوای گیان تۆ بەخشندەیت و بەخشندەیت پێخۆشە و ئەم عەبدانەش هاوار بۆ لای تۆ ئەهێنن عەفویان کە یا رب العالمین. پەروەردگارە ئەگەر چی شیاوی ئەوە نەبین تۆ عەفومان کەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم وعدی داوە ئەگەر ڕیشسپیە دەسی بەرز کاتەوە رب العالمین شەرمی لێ ئەکا، دەسی بە خاڵی ئەبەدەن ناگەڕێتەوە. ئیلاهی بەم ڕیشسپیانەی کە لەگەڵمانان هاوار بۆ لای تۆ بەرزەکەینەوە دوعاکانمان گیراکە. ئیلاهی گەنج و لاوەکانمان محەممەد المصطفى عليه الصلاة والسلام فەرموویەتی کە حەبیبی خوان، خوایە بەم حەبیبانەی تۆ بەم تەوبەکارانە یا ئیلاهی دوعاکان بەرزەکەینەوە، بەم مناڵە بێگوناهانە یا ئیلاهی دوعاکانمان بەرزەکەینەوە، قبوڵی کە لێمان یا ئەکرەم الئەکرەمین. ئیلاهی لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە. تو گەورەی خۆت ئەم ساڵەی کە بەسەرمانە دێ بیکەرە باشترین ساڵەکانی ژیانمان. ئیلاهی لە خواناسیابمان کەرە بەهێزترین، ئیلاهی لە خواناسیابمان کەرە نزیکترینی خۆت یا رب العالمین. خوای گیان داوات لێ ئەکەین ئەم ساڵە بکەرە باشترین ساڵەکانی لە ساغیمان، ئەم ساڵە لە ژیانمانە یا ئیلاهی بکەرە باشترین ساڵەکانی ڕزقمان. ئیلاهی ئەم ساڵە بەسەرمانە تێئەپەڕێ لە دەرد و بەڵاو موسیبەتەکان دوورمان خەرەوە یا رب العالمین. خوای گیان شەوی قەدرمان بە قسمەت کە، ئیلاهی شەوی قەدرمان بە قسمەت کە، ئیلاهی شەوی قەدرمان بە قسمەت کە. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت حاجەکانی دنیامان جێبەجێکە. ئەم گەنجانەیە ئیلاهی ئەویان بێحاڵ و ماڵە ماڵداریکە، ئیلاهی ئەوەی بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەوەی بە مناڵە مناڵی ساڵحکە، ئیلاهی ئەوەی نەخۆشە شیفای بۆ بنێرە، ئیلاهی ئەوەی قەرزارە قەرزی سەرشانی سووکە، ئیلاهی ئەوەی کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیاد کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئەوەندە ڕزقی حەڵاڵمان زیاد کە محتاجی حەرام نەبین، محتاجی شوبهات نەبین. ئیلاهی دوورمان خەرەوە لە شوبهات یا رب العالمین. ئیلاهی داوات لێ ئەکەن ڕزقێکی حەڵاڵی پاکی زۆرمان بدەرێ یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان هانامان بۆ لای تۆ هێناوە، نەخۆشی مادیمان هەیە، نەخۆشی معنەویمان هەیە، تو گەورەی خۆت شیفامان بۆ بنێرە، ئەو نەخۆشیانەی ئەزانین و نازانین تۆ شیفامان بۆ بنێرە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت، بە بەزەی خۆت، بە کەڕەمی خۆت ئەو گوناهانەی کە گیرۆدەی بوون خۆمان پێچارە سەر ناکرێ، خوایە تۆ هاوکاریمان کە نەجاتمان بدە یا رب العالمین. بەخوا پەروەردگارە زۆر گوناه هەیە، ئێمە تێوەی گەوزاوین، هەرچی ئەکەین دەرەقەتی نەفسی خۆمان نائین، دەرەقەتی شەیطان نائین. یا ئیلاهی کەسێک نییە دەستمان بگرێ ڕزگارمان کە، وا هانامان بۆ لای تۆ بەرز کردوێتەوە، تۆ ڕزگارمان کە، تۆ قبوڵمان کە، تۆ وەرمانگرە یا رب العالمین. ئەگەر چی ئێمە شیاوی ئەو مەقامە نەبین لە گوناهەکان ڕزگار بین، ئیلاهی خۆ تۆ خوایەکی زۆر شیاوی ئێمەی بەرزمان کەرەوە، ڕفعەتمان بدەرێ، بەهۆی دینداریمانەوە گەورەمان کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە، ئارامی بۆ دڵ و دەروونمان بنێرە. خوای گیان ماڵەکانمان پڕ لە ئارامی کە، ئیلاهی هەڵەبجەمان پڕ لە ئارامی کە، وڵات و نیشتیمانمان پڕ لە ئارامی کە، کوردستانمان پڕ لە ئارامی کە. ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لە هەر شوێنێ هەن، لە هەر جێگایەکەن، بە هەر زمانێ قسە ئەکەن، هەر ڕەنگێکیان هەیە، هەر بۆن و تامێکیان هەیە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت، بە بەزەی خۆت، بە کەڕەمی خۆت ئارامی بەسەر هەموو ئومەتا ببارێنە یا رب العالمین. ئیلاهی بەخوا ئەزانین ئومەتەکەی تۆ، ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لەسەر تاسەری جیهانە زۆر زەحمەتی ئەکێشن،
زۆرێکمان خوێنیان لێ ئەتکێ زۆرێکمان لە نوێژە شەقیان لێ ئەدرێ ئیلاهی سجنەکانمان لێ پڕ کراوە زەحمەتی زۆر دراوین یا ئیلاهی هانە ئیزەلیلی ئەم ئومەتە بۆ لای تۆ بەرزەکەینەوە بێکەسی خۆمان تەنها لای تۆ باسەکەین و لای تۆ ذیکرەکەین دەی ئیلاهی داوا لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەیی خۆت بە کەڕەمی خۆت ئیلاهی ئەم ئومەتە هەڵسێنەرەوە ئەم ئومەتە دروست کەرەوە کەم تەرخەمیەکانمان خۆیان چارەسەر کە دڵمان یەکخە ماڵمان یەکخە یەک وتەمان کە یەک وشەمان کە لەژێر سێبەری ئاڵایەکە کۆمان کەرەوە ئیلاهی عەدالەتی سەرزەوی بدەرەوە دەستی ئێمە یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان بەخوا ئێمە ئەو کاتێک کە ڕۆحمان ئەکێشرێ زەلیلترین کاتەکانی ژیانمانە هاوار بۆ لای تۆ ئەهێنین لەو کاتە ڕەحمەت بەسەرمانە ببارێنە کاتێک کە زمانمان ئەشکێ و چاوی سەرمان مەلائیکە ئەبینێ ئیلاهی هاواری ڕەحمەت بۆ لای تۆ ئەهێنین لەو کاتە ڕەحمەت بەسەرمانە ببارێنە ئیلاهی لەو کاتێکەوە زەحمەتێکی زۆر ئەکێشین کە ڕۆحمان وردە وردە لە نوکی پەنجەی قاسمانەوە ئەکێشرێ پەروەردگارە تۆ ڕەحمەت بەسەرمانە ببارێنە ئیلاهی تۆ عاقبەت و ئاخرەتمان بکەرە عاقبەت و ئاخرەتی ئیمانداران یا رب العالمین لەسەر خەیر گیانمان بکێشە یا ئەکرەم الئەکرەمین پەنا ئەگرین بە تۆ لە عاقبەتی خراپ پەنا ئەگرین بە تۆ لە مردن لەسەر گوناه خوای گیان لەسەر تاعەت بمان مرێنە لەناو خواناسیە کۆتایی بە ژیانمان بێنە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت کاتێ خزم و کەس و خۆشەویست و دۆستانمان هەر هەموو لەناو گۆڕێکی تا ئەرا بەجێمان ئەهێڵن ئیلاهی تۆ ڕەحمەت بەسەرمانە ببارێنە تۆ ئەنیس و هاوڵمان بەلەوێ یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت ئێمە لەبەر خاتری تۆ ئەم مزگەوتەمان ڕوونا کردەوە بەخوا پەروەردگارە 11 مانگ ئەم مزگەوتە چۆڵ بوو 11 مانگ تاریک بوو پەروەردگارە لەبەر خاتی تۆ لەم شەوانە ئێمە هاتین و ئەم گوڵەپانەمان تیا داگیرسان عەبدایەتی تیا ئەکەین بۆی ڕۆشن بێ بە عەبدایەتی و دینداری دەی ئیلاهی گۆڕەکانمان ڕووناکەرەوە دەی ئیلاهی لەو ڕۆژی غەریبی و بێکەسیەمان ئەوەرە بەهانەمانەوە یا رب العالمین بەخوا پەروەردگارە ئەگەر هەڵ و کەم و قڕیشمان زۆر بوو بێ بەخوا لە عینادی نەبووە لەگەڵ تۆ زانیمانە تۆ ئەمان بەخشی زانیمانە باوکێک چۆن مناڵەکەی هەر گوناه هەکات و هەڵە ئەکات و باوک هەر ئەی بەخشێ چاوپۆشی لێ ئەکا ئەمان زانی تۆ چاوپۆشیمان لێ ئەکەی ئەمان زانی تۆ عەفومان ئەکەی ئەمان زانی تۆ بەزەیی بەسەرمانە ئەبارێنی ئەمان زانی ئەگەر چی غەڵەتیشکەین تۆ ڕۆژێک لە ڕۆژان هەر لێمان ئەبووری سترمان ئەکەی ئەمان شاریتەوە یا ئیلاهی دەی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت ئەو ڕۆژەی کە زۆر زەحمەت و غەریبیمانە تو گەورەی خۆت لە گوناهەکانمان ببوورە خوای داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەیی خۆت بە کەڕەمی خۆت بمان بەخشە یا ئەکرەم الئەکرەمین لەو ڕۆژەی کە زیندوو ئەبینەوە ڕوت و ڕەجاڵ ئیلاهی بمان گێڕە لەو عەبدانەی لەژێر سێبەری ئاڵای خۆتە لەژێر سێبەری عەرشی خۆتە یا ئیلاهی کۆیان ئەکەیتەوە بەخوا پەروەردگارە ئەگەرچی ئێمە شایەن نەبین بەوە بەڵام ئێمە ئومەتی پێغەمبەرین صلی الله عليه وسلم لەم زەمەنی فتنە ژیان بەسەر ئەبین کافرانی جیهان هەموو بەسەرمانەوە کۆبوونەتەوە شەیاطینی ئینس و جین بەسەرمانەوە کۆبوونەتەوە دەی پەروەردگارە ڕەحمەتی خۆت لەو ڕۆژە بەسەرمانە ببارێنە ئیلاهی بمان گێڕە لەو عەبدانەی لەو ڕۆژان ناویان تۆمار ئەکرێ و ناویان ئەخوێنرێتەوە بە بەرزی فەزەحمان مەکە لە بەردەم عەبدەکانتە مەمان شکێنە لە بەردەم خەلائیقا چۆن لێرە گوناهەکانی ئێمە شاردەوە چۆن لێرە خەیاڵە خراپەکانی ئێمە شاردەوە تو گەورەی خۆت لە بەردەم خەلائیقا بمان شارەوە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی لەو ڕۆژەی بە حەزوری پێغەمبەر صلی الله عليه وسلم شاد ئەبین مەمان گێڕە لەو کەسانەی ئەوەندە گوناهیان کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم شەرمەزارەکەن لەو ڕۆژەیە بمان گێڕە لەو عەبدانەی خۆشەویستی دڵمان صلی الله عليه وسلم لەو ڕۆژە شانازیان پێوە ئەکە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت خۆشەویستان و دۆستانمان هەر هەموو پێکەوە یا ئیلاهی لەژێر سێبەری عەرشی خۆتە یا ئیلاهی کۆمان کەرەوە پەروەردگارە چۆن ئەم شەوە ئاوا کۆبووینەوە چۆن هەمووان شتێک ڕای کێشان و لێرە هەمومانی دەسە جەمع کرد تو گەورەی خۆت ئاوا لە ساحی مەحشەرا بە دەوری پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کۆمان کرد ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە چۆن لەم شوێنە بە ڕەحمەتی خۆت خەوت لە ئێمە زڕاند و ئێمەت کردە عەبدی شەو ئێمەت کردە ئەوانەی کە شەو زیندوو ئەکەنەوە ئاوا هەر هەمومان چۆن ئەم ڕەحمەتت بەسەرا باراندین ڕەحمەتێکی گەورە بەسەرمانە ببارێنە
لوێ لە ساحەی مەحشەرا دڵمان جەم کە لە خزمەتی پێغەمبەرا صلی الله عليه وسلم کۆمان کە شەفاعەتی ئەومان بخە لەگەڵ ئەوە حەشرمان کرد بە خۆشەویستانی ئەو قبوڵمان کرد. ئیلاهی ئەگەرچی ئێمە شایەنی خۆشەویستی ئەو نەبین بەڵام ئەو ڕەئوف و ڕەحیمە شەفاعەتی ئەو بۆ گوناهکارانی ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. تو گەورەی خۆت خۆیە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە دوعاکانمان قبول کە یا ئەکرەم الئەکرەمین خۆیە دوعاکانمان قبول کە یا رب العالمین خۆیە دوعاکانمان قبول کە یا ئەکرەم الئەکرەمین تو گەورەی خۆت خۆیە لە گوناهی دایک و باوکمان خۆش بە بەخوا پەروەردگارە ئێمە کەمتر خەم بووین بەرامبەریان ئیلاهی داوات لێ ئەکەین تۆ لێیان خۆش بە ئەوانەی کە مردوون ئەوانەی کە ماون خۆیە عەفویان کە بۆ خاتینەوە جوانەکانی خۆت یا ڕەبی خۆیە گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بكرمي خود لأمتي بيغمبر صلى الله عليه وسلم ببورة إلهي داوات لي أكين رحمته بزي خود بس مردو كان معنا ببارنا يا رب العالمين تايبد أو مردواني بينازن بيكسن لنا أقورا كان أخوة رحمتي خود بس ريانا ببارنا خويا داوات لي أكين بناوي جوان بصفتي برزة باسمي عظمت أم دعانا من لي قبولك شوي قدر من بقسمتك خويا أم دعانا من لي ورقرة خويا أم دعانا من لي ورقرة إلهي داوات لي أكين أم شويك لو شوانيك زور أمد من بيتي يا إلهي بيت النور الروناكي لجيان منا ولا عاقبة آخرة منا لمن قبولك يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من يشوي وش خوش به